شەڕی جەرابڵس دەستی تورکیای لە سووریا درێژ کرد. خەونی پێکەوەگرێدانی کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانی پەرد کرد. شارۆچکەی جەرابڵس کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی حەلەب بە دووری 125 کیلۆمەتر لەسەر ڕووباری فورات هەڵکەوتووە. تەواو هاوسنوورە لەگەڵ باکووری کوردستان. تەنها تەلێک لە شارۆچکەی گلگامشی تورکیا ئیجا دەکاتەوە. هێزەکانی تورکیا و سوپای ئازادی سووریا لە ئۆپراسیۆنی قەڵغانی فوراتدا 24 یابی ئەم ساڵ جەرابڵسیان کۆنتڕۆل کردەوە دوایەوەی بۆ زیاتر لە 2 ساڵ لە بن دەستی داعشدا بوو. لە سنووری جەرابڵسدا تورکیا و ئۆپۆزیسیۆنی سووریا یەک بەرەو هاوسەنگەرن. دژی داعش هێزەکانی سووریای دیموکرات و حکوومەتی سووریا دەجەنگن. سوپای ئازادی سووریا کە تورکیا پشتگیریان دەکات لە عەرەب و تورکمان پێک دێن. ژمارەیان لە 2400 چەکدار زیاترە. هێزەکانی سوڵتان موراد، نورەدین زەنگی، فەیلەقی شام و جەیشی تەحریر بەرەی شام، سوقر و جەبەل و فێرقەی شیمالی هەموو لەم بەرەیەدا بەشێکیان چەکداری ئیسلامی تونتڕەون لەگەڵ داعش ئەفکاری هاوبەشیان هەیە. لە مەیدانی جەنگدا فڕۆکە و تۆپخانەی تورکیا ئامانجەکان گردومان دەکەن. دواییش ئەم گروپانە هێرشێکی قورس دەکەن. تورکیا نزیکەی 400 سەرباز و هێزی تایبەتی ڕەوانەی ناو سووریا کردووە. 58 تانک، 20 زرێپۆش، کەتیبەی تۆپخانە و موشکی تورکیا لە ناوچەکەدا بە فراوانی جێگیرن. کۆنتڕۆڵکردنەوەی جەرابڵس تورکیای لە سەرێشەی داعش و ئوردومانی سەختی ناوچە سنووریەکان دوور خستەوە. ئەنقەرە بەبوونی یەکەگە لە ڕۆژاوای فورات قەڵسە. ئامانجێتی دڕ بە ناوچەکە بدات. سوپای ئازادی سووریا پێشخۆی بخات بۆ زامنی نەوایەکی ئارام و دوورخستنەوەی یەپەگە بۆ ڕۆژهەڵاتی فورات. تورکیا 4 ساڵە بانگەشە بۆ دامەزراندنی ناوچەیەکی ئارام دەکات لە نێو سووریادا. ئامانجێتی داعش لە شارەدەی ڕاعی و دەرنێ کە دروست لەسەر سنووری هەردوو وڵات هەڵکەوتووە. مەرامی ئۆپراسیۆن پێشڕەویە بەرەو ناوچەی باب لە سنووری حەلەب لەوێشەوە بەرەو ئیعزاز ڕێ بگرێت. داعش لە باب داماڵێ بە شەڕ دژی هێزەکانی سووریای دیموکرات و داعش دڕ بە هەموو دەبەرەکە بدات تاکو دەگاتە ئیعزاز کە لە دەستی سوپای ئازاددایە. نزیکەی 90 کیلۆمەتر ڕێگای پێکدادان لە بەردەم ئۆپراسیۆندایە. ئەگەر ئەم پلانە سەربازیە سەریگرت، تورکیا ناوچەی ئارام بە قوڵایی نزیکەی 45 کیلۆمەتر و درێژی 100 کیلۆمەتر ڕادەگەیەنێت. بە ئامانجی کۆکردنەوەی ئاوارەکانی شەڕ لەوێدا وەک بانگەشەی بۆ دەکات. هاوکات پێگەێنانی ئەو قەوارەیە لە بین دەبات کە 100 کیلۆمەتر سنووری لەگەڵ تورکیا دەبێت و پەیەدا لە ڕۆژاوای کوردستان هەوڵی بۆ دەدات. لێکدانی کانتۆنەکان بەتاڵ دەکاتەوە. هاوکات لە سنوورەکانیدا چەکدارانی داعش توونا و توون دەبات.